لێرەوە ئەو پەیامەی کە هەمانە لە ڕێی ئێوە بیگەێنین بە زیندانە سیاسیەکان و خواستەکانیشمان جارێکی تر بگەینەوە بە حکوومەت. ئەتوانم بڵێم لەم ساڵیشا کە 2020 دیسانەوە پەیام و داواکاریەکانی ئێوەی زیندانیانی سیاسیەمان گەیاندوتەوە بە وەزارەت و بە ئەنجومەنی وەزیران. ئەوەی کە پێویستە بە ئێوەی بڵێن کە ئەبوایە لە نزیکەوە یەکترمان ببینایە کە لەبەر کۆرۆنا ناتوانین زیندانیانی سیاسی کۆ بکەینەوە لە ڕاستیا لە هەرێمی کوردستان و پەیامیشمان بۆ حکوومەت ئەوەیە کە زۆر بەجددی بە دوای ماف و امتیازاتی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانەوە بێت ئەوەی کە چاوەڕێی 25,000 زیندانی سیاسیە لەم هەرێمی کوردستانە کە ئەو ڕێژانەی کە لەبەر دەستمانایە ئێمە لە هەولێرەوە 4446 پشتڕاستکراوەمان هەیە، 2308 زیندانی سیاسیمان هەیە هێشتا پشتڕاست نەکراونەتەوە. لە شاری سلێمانی 9135 زیندانی سیاسیمان هەیە کە پشتڕاستکراون، ئەوەی کە پشتڕاست نەکراوەتەوە 814 کەسە کە هێشتا ماون. لە دوهۆک 9600 زیندانی سیاسیمان هەیە کە پشتڕاست کراونەتەوە، 11433 کەسیش ماوە کە هێشتا پشتڕاست نەکراونەتەوە. لە گەرمیان 3093 زیندانی سیاسیمان هەیە پشتڕاست کراونەتەوە، 820 زیندانی سیاسیشمان هەیە کە هێشتا کارەکانی بڵێن جێبەجێ نەکراوە پشتڕاست نەکراونەتەوە. کە ئەمانە دیسان پەیامێکی شەبە و زیندانە سیاسیانەی کە تا ئێستا وا ئەزانن کاریان بۆ نەکرابێ ئەمانە هەمووی لە ئەنجومەنی وەزیرانە تۆمار کراون و چاوەڕوانی ماف و امتیازاتی ئەوانی شەکەین. 1221 زیندانی سیاسیمان هەیە کە تەنها یەک ملحەیان هەیە کە سوودمەند بن لە حکوومەتی هەرێمی کوردستان. 864 زیندانی سیاسیان ئێستا لە ژیان ناماون، 357 زیندانی سیاسیشیان کۆچکردوون و والیسەکانیان نەبێ سوودمەند بن لەو کە لێرەشەوە داوایان لێکەین هەرچی زووتر دۆسیەی ئەم زیندانە سیاسیانە چاوی پیا بخشێنن و بینێرنەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆی موچەکانیان بۆ دەرچێت لەوە زیاتر 6 مانگە موچەیان بڕاوە تاکو ئێستا بۆیان نەبەستراوە کە بەداخەوە لەم بارە قورسەی